رسته تمام كالي سلااو خۆشەویستان بەڕێزان خۆشحاڵین لە یاریکی تری کولی قەساو ناحیەکان هاتینەوە خزمەتان بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوو تیپی ماردین و ماردینی چاخوڕنە و کەرکووکی ڕانیە ئەمڕۆ لە یارێکی پڕ چێژدا هەردوو تیپ لە گەڕی هاتنی چاگۆشەی زیێڕی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە پاش کەمێکتر پێکهاتەکەتان بۆ دەخوێنینەوە لە خزمەتاندا دەبین خوشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم بستنی و داهیم لەگەڵتاندا دەبین بۆ گواستنەوەی یاریەکە حلو صوفي أو إذا رجعتها عامني بقربان الكاميرا أو الكاميرا تسيبها الو الو والله ماما لا انا نزان صار كيف كاتب مشكلة لا تستوى هورني ده هور Alman. Hava bu yeme başa. Hava diyor. Ayaksa da bakıyor. Ha sana. Cevabıydı be. Kendiniz. Ha? ده جوله كاكا ده جوله طيب بس او ايوبي ده جوله يعني صوتك ناو وين دلم پیش اوی لینا بس تی بهیچ هاز لایف ما تو ايوه نبي وده لايف بينا صوت ناو
سلااو لەوێ خۆشەویست حاڵ چۆنە چای منی حاڵ چۆنە چاکی دەگوات چۆنە تو علی چی؟ تمام علي ماشي لا والله هاتم نور اگر بدك تو تروح كده تيجي من اول Kaki laç. Vanno come giusto che بابا خوشی خوش زنه نشمی تو Koşit koşit. Koşit koşit. وشكرا. Niye diyor direkt hemen kabul ediyor. والله بنخش شيء Hava sayı tabii şöyle. روح داخله
بەڵێ بەڕێزان سڵاوتان لێبێت لە پێکهاتی سەرکی هەردوو تیپی مادینی چواقڕنەوەکە و ژێڕانیە بەم شێوازەیە لە مادین جوتیار فەرحان ڕەوات جەبار حەسەن سیامان داروان ڕسوڵ یعقوب ئەیوب ماردین وسو ئاگرین وسو شاباز جەلال کۆسرەت عەلی سیامن عەزیز وسامە عەزیز عەفو لەگەڵ ڕامیار ئیبراهیم ئەمە پێکهاتی سەرکی تیپی مادینی چواقڕنەیە تیپی کەرکووکی ڕانیە داستان ساڵح کاردۆست عەلی ئارام عەزیز ئاراس عەبدوڕەحمان سەرهەد حەمەد ئەمین سامان بورهان ئاکار عەلی ئەحمەد میکائیل ئەزمی ڕزگار دانەر بایز لازۆ عەلی ئەمە پێکهاتی سەرکی تیپی کەرکووکی ڕانیە بوون ئاستا لە نێو یاریگای چواقڕنا لە خزمەت ئێوەی خۆشەویستداین بۆ گواستنەوەی یاریگەکە یاریکی بەچێژە هەردوو لە هەوڵی تۆمارکردنی گۆڵ دەدەن دوێنێ لە نێو یاریگای قەڵاتزێ هەردوو تیپ یاریگای مامۆستا مەهدی لە قەڵازێ هەردوو تیپی وەرچوو لاوانی قەڵازێ و ڕێناسی ڕانیە بە ئەنجامی 0-0 یەکسان بوون و هەروەها ئەمڕۆژ هەر لە چوارچێوەی یاری چوونی چاگۆشەی زێڕینی یاری چوونی چاگۆشەی زێڕینی پولی قەزاوە نەحەکان ماردینی چاقڕنە بەرامبەر بە کەرکووکی ڕانی یاری دەکات تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 چەند هێرشێکی مەترسیدار کراوەتە سەر گۆڵی کەرکووکی ڕانیە بەڵام بێئەنجام بوون ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 ئەگەر نێڵی سێبەرێکی بۆنەکەی بخەیت دەچێتەوە هاوڕێیانی خۆشەویست یعنی ئەوەندەی کە دەتوانن لەسەر مەلایمە 100 کەس زیاتر لە 100 کەس لە ڕاستەوخۆ لەگەڵماندا ئەوە دەیبینێ یعنی پێمان خۆشە ئەوەندەی کە دەتوانن تەنها لای کۆمنتێک بکەن بۆ پشتیوانیکردنی ئێمە بۆ بەردەوامبوونمان بۆی کە بتوانین زیاتر خزمەتتان بکەین و لە خزمەتتاندا بەردەوام بین سپاس بۆی بەڕێز سپاس مامۆستا محەممەد کەیسەر سپاس بۆی بەڕێز سپاس کە گوشیار سپاس بۆ خۆشەویستان سپاس بۆ خۆشی تایبەتمان هەیە بۆ هاوکارمان کاک ئاکام کە
کاگاکە محەممەد ئەمین کە سەرپەرشتیاری یوتیوبی وەرشی تەلەڤیزیۆنی ئیرانیە ئێستا سەرجەم یاریەکان دۆکومنت کراون لە ناو یوتیوبدا و دەتوانن ئێوە هەر کاتێک ئارزومەند بوون بە لە بینینەوەی یاریەکان ببینەوە لە یوتیوبی تەلەڤیزیۆنی یوتیوبی وەرشی تەلەڤیزیۆنی ئیرانیە لە چەناڵەکەمان کە تایبەتە بە وەرزش و هەموو یاریەکانی کە ئەم گواستمان تەواتیدا بڵاو کراوەتەوە. سيارتي بجوغ قفاول بودين الصفا
ايه باقي المسلمين يقولوا تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 هیچ کام لە تیپی ماردینی چاپڕنەوە کەرکووکی ڕانیە گۆڵیان تۆمار نەکردووە هێرشێک بۆ بەڵام خوێنرا لەلایەن بەگریکارانی کەرکووکۆ. لذلك ڕاستەوخۆ بۆ بەڕێزم لەم یاریە نا لە یاری داهاتوو واتە بەم یاری یاریەکەی کە گەڕانەوەیە یاری گەڕانەوەیە ئەنجا براوە دەچێتە یاری نیهایی.
عليكم السلام يا مرحبا. السلام عليكم السلام.
না সামনে هذا بسيط تعرف عن اسكندر بس اسمه يرجع
صابين أول بين خليفة صغير الو 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 بەڵێ بەڕێزان تا ئێستا ئەنجام یاریەکە 0-0 و هیچ لایەکیان گۆڵیان تۆمار نەکردووە. ئێستا لە یاری چوونین هەردوو تیپی ماردینی چاخوڕنە و کەرکووکیڕانیە بەرامبەر بە یەکیایی دەکەن لە نێو یاریگای چاخوڕنە. جمهور والله حتما ومێ دەکەین لە هەفتەی داهاتوو کە هاوکارمان کاک عوسمان ئەحمەد ناسرا و بە ملازم ئەو کۆمنتاری یاریەکان بکات بەداخەوە بەهۆی بوونی ئیش و کار نەیتوانی لەگەڵمان ئامادە بێت. ومێ دەکەین لە هەفتەی داهاتوو لە یاری گەڕانەوەدا وەک هەمیشە بە خۆبەخشانە هاوکار و پشتیوانمان بووە. ئاواش بتوانێ ئەم دووسێ یاری کۆتایی خولەکە بە کۆمنتاری ئەو بەڕێوە بچێ. شانازی بە هەوڵومان دووبوونیەوە دەکەین. بم جۆرە گەیمی یەکەمی یاریەکە کۆتا گەیشت. سپاس بەوەی بەڕێزکە تا ئێستا لەگەڵماندا بوون. ئێمە دەکەین بە لە گەیمی دووەمی یاریەکەش لە خزمەتاندا بەردەوام دەبین و سپاس بەوەی بەڕێز.